گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاکشکور مەلابەکر کاندیدی ژمارە 10 لە بازنەی هەولێر لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکشکور سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. سپاس دەکەم. با سەرەتا لەوە دەست پێ بکەین. کاکشکور لە ماوەی ڕابردوودا تۆ بە هەڵە مەبلەغێک پارەی باش خرایە سەر ژمارە بانکیەکە، نزیکی پێم وابێ 250,000 دۆلار بوو، گەڕانتەوە بۆ ئەو کۆمپانیایە، یعنی بە هەڵە بوو. ئەمە نیشانەی دەستپاکی تۆیە، نیشانەی یعنی حەزەکەم باسی و چیرۆکە بکەی بەر لەوەی باسی لە بەغدا و هەڵبژاردن بکەین. ئەوە چۆن بوو؟ زۆر سپاس سەرەتا بە ناوی خودای گەورەوە میهرەبان، زۆر سپاس بۆ تەنابێت، زۆر سپاس بۆ کورد ساتی خۆشەویست. سڵاو و ڕێزم دەنێرم بۆ تەواوی بینەران و بیسەران. بەڕێزم من شکر بەکرد تاهێر ناسراوم بە شکر مەلابەکر کاندیدی ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆ ئەو کارێک کە دەستپاچەی کە من نواندم، ئەوە بەڕێزم من وەکو کاری پارێزەرایەتیم چەند مانگێک پێش ئێستا من بڕێکی مەبلەغ 250,000 دینار بوو بۆم تەحویل کرا بۆ یەک لە سەیرەفەکانی شاری هەولێر. ئەویش لە ڕێگای کۆمپانیایەک بوو، من کارم بۆی دەکرد. ئەو کۆمپانیایە پارەکەی لە ڕێگای سەیرەفەیەک حواڵە کرد بوو بۆ لە سلێمانی بۆ هەولێر. من کە چووم بۆ ئەو سەیرەفەیە کە چووم هەویەکەی خۆم ناسنامەکەی خۆم تەقدیم کرد، پێی گوتم بڕی 250,000 دۆلارت هاتۆتە سەر حیسابەکەی. منیش تۆزێک لێی وردمەوە لێم تەکید کردەوە دووبارە گوتم کاکە چەند هاتیە؟ گوتی 250,000 دۆلار. گوتم برای بەڕێزم ئەوە هەڵەیە، من ئەو هەڵەیە من ناقۆزمەوە، ئەوە 250,000 دیناری طبعا. ئیتر کابرا ئەو مۆزەفەی لێ بە زۆر سەرسوورمانی خۆی نیشاندا بەرامبەر بەو کارەی من ئەوە بوو کە من لە عایلەیەکی دیندارم و مەلازادەمە، من هەرگیز ئەوە پێم حرام بوو ئەو پارەیە بۆ ئەوەی من بانە بمە سەبەبی وەی ماڵ تێکچوون و یاخود ئەو کارمەندانەی کە لەو سەیرەفەیە کار دەکەن ببێتە ئەوەی بێتە زروفەکەیان تێک بچی لەسەر من تووشی کێشەی مادی بن و من گەڕانمەوە بۆ شوێنەکەی خۆی و دەستخۆشیان لێکردم و کۆمپانیاکەش دەستخۆشی لێکردم و من چاوم لە پارەی حرام نەبوو، گەڕانمەوە بە ئەمانەتەوە تەسلیمی ساحیبەکەی خۆم کرد. کاکشکۆر ئەتەوێ ئەم بەم ئیحساسەوە بەم دەستپاکیەوە بچیتە بەغدا، تۆ 250,000 دۆلار بە زمانی بازار ینی 25 دەفتەر دۆلار هاتۆتە سەر ژمارە بانکیەکەت، بە هەموو حەقێک هی تۆیە و ئیتر ژمارە بانکیەکە توانی بەکاری بێنی، گەڕاندووتەتەوە. دەتەوێت بڵێ بەم دەستپاکیەوە دەستمە بەغدا، خیانەت لە خەڵک ناکەم، ئەوەی حەق بێ لە پێناویدا هەوڵ دەدەی؟ بەڵێ بێگومان من بربژێرم ئەوڕۆ بە ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی هەموو کات ڕێنمایی ئێمەی کردێ کە ئێمە بچین ڕاستگۆیانە دەستپاکانە خزمەت بکەین لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێ فەرق و جیاوازی بە یەک چاوسەیری هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستان بکەین. من لەوێ هەرگیز ڕاستگۆیانە من کار دەکەم بۆ مافە دەستوریەکان، پارێزگاریکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و ئەوانەی بەدی هاتوون ئێمە پارێزگاریان لەکەین، ئەوانەی کە بەدینە هاتوون کاری جدیان بۆ دەکەین و دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دروشمەیە تەنها ئێمە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڕێزم من کە دەچمە بەغدا وەک ئەندامی پەرلەمان لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، من وەکو نوێنەری کوردستان ئەچمە وێندەرێ کار بۆ خزمەتکردنی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین و لە هەموو ڕوێکەوە بە ئەمانەتەوە دەنجی کۆمەڵانی خەڵکی کوردستان بازنەی هەولێر لە ئەستۆی ئێمەدایە و ئێمە هەموو کات پارێزگاری لەو دەنگانە دەکەین بە ئەمانەتەوە. لەوێ خزمەتکردن تەنها بیر لە پلە و پۆست ناکەینەوە، بیر لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەنەوە، خزمەتی عێراقیش دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ هەر لە دەنگدەری نییە، هەر لە هەرێمی کوردستان بگرە دەنگدەری هەیە لە پایتەخت هەیەی لە هەموو ناوچەکانی عێراق وەسەط و خواروش هەیەی. ئێمە ئەبێ
یەکەم جار خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان شاری هەرێمی کوردستان و شارەکان بکەین و دوایش خزمەتکردن بە عێراق دەکەین. زۆر باشە. چی بە دەنگدەرەکانت دەڵێ بەوانەی کە بەنیازن دەنگت پێ بدەن بەوانەی کە بەنیازن دەنگ بە تۆ بە یەکێتیش نەدەن ئێستا بینەرمانن چیان پێ دەڵێ بەڵێنی چیان پێ دەدەی بچیتە بەغدا چیان بۆ دەکەی؟ بێگومان من بەڵێنی ئەوەیان پێدەم من خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بم خزمەتکاری دەنگدەرانی خۆمان بین من بە هەموو هەوڵێک و توانامەوە من ئەچمە بەغدا بۆ ئەوەی دیفاعکەم لە مافەکان دەستوریەکانیان دەستپاک بم ئەمین بم و گوێگر بم لە داواکانیان هەموو کات ئێمە کە دەچین خزمەت دەکەین بۆی داواکانیان ئەوە داوانەی هەیەە بێنێتی من وەکو خۆشم دووسێ خاڵم لە پرۆژەیەکی خۆما تێدا بەردەستە کردووە و تەسبیتم کردووە من ئەگەر چوم بۆ بەغدا دەنگی دەنگدەرانی خۆمانمان بەدەستهێنا من نەتوانم ئۆفیسێک بکەمەوە لە شاری هەولێر بۆ ئەوەی ئێمە ببینە پردێک بۆ ئەوەی دەنگدەرانی ئێمە بە زووترین کات بگەنە لای ئێمە بۆ تەقدیمکردنی کێشە و گرفت و بڵێن هەر کێشەیەکیان هەبێ ئێمە بۆیان چارەسەر بکەین و بیان گەینە شوێنی مەبەست بۆ ئەوەی زیاتر دەنگدەرانمان لە ئێمە ڕازی بن وا کارێشتریشمان ئەوەیە من بەڵێنە دەم من ڕاستگۆیانە ئینشاءالله من وەکو شکر مەلا بەکر کاندیدی ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان من لە بنەماڵەیەکی دیندار و مەلازادەم من ڕاستگۆیانە دەبمە نوێنەری ئەوان بۆ بەدەستهێنانی هەموو مافەکانیان و ژمارەی مۆبایلەکەشم هەرگیز ناگۆڕم ئەو هەر ئەو ژمارەی کۆڕەکەی کە هەمە ئەوە دەبێت لە بینی من و هاوڵاتیان وەرەوە لەو کەنا ئەندامانی پێش و گۆڕیویانە والله من ئەوە حکم ئەوە نادەم بەڵام من وەکو خودی خۆم من لەگەڵ دەنگدەرانی خۆم زۆر لە کۆنتاکتدام ئیتر ئەو خاڵانە باسەکەن هەبوو گۆڕیوێتی دەکەواتە تۆ نێڵی با من بیڵە وەک میدیاکارێک بەڵێ هەبووە ژمارەکەی گۆڕیوە ژماری تری داناوە هەبوو ژمارەی نێنی خۆی هەبووە یانی ئەوانەشیان زۆر تێداوە بۆ لام و لیستەکان بەڵێ بێگومان دەنگدەرانی خۆشمان دەنگدەرانی هوشیارن ئەوە ئەو درک بەو مەوزوعانە دەکەن و من ئەوە تەلەفۆنی خۆم هەرگیز نەگۆڕە و ناشی گۆڕم من لە هەموو کاتێک من جوابی تەلەفۆنەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە دەمەوە و دەنگدەرانی خۆمان دەدەینەوە ئەمەوێ نقطەیشتر بۆ جەناب بڕونکەمەوە من وەکو مەکو منەتێک لەو شاشە ڕەنجینەوە نایکەم بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و بازنەی هەولێری شاری هەولێر من بڕێکی باش لە موچەکەی خۆم دیاری دەکەم بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بنەماڵی سەربەرزی شەهیدان لە کەم ئەندامان لە خاوەن پێداویستی تایبەت و لە پێشمەرگە دێرینەکان بۆ ئەوەی ئەگەر ئیشێکیان بەمێن بێ من ئەوە من دەچمەوێ وەکو نوێنەری کورد دەچم من ئەوە دەنجی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و منیش کاندیدێکم لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارەدا 222 من ئەوە من زیاتر هانم دەدا پاڵم پێوە دەنێ من زیاتر خزمەت بکەم وتەنابی سەرۆک بافڵش هەموو کات تەکیدی لەوە کردەوە کە ئێمە دەبێ خەمخۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین و بگرە ئەولا نەکەین بۆ ئەوەی بە ئاراستەیەکی مستەقیم دابڕۆین بۆ خزمەتکردنی تەنها کۆمەڵانی خەڵکی کوردستان و دیفاعکردن لە مادەی 140 لە من ئەو ڕۆژە لە خزمەت جوتیارێکی برا جوتیارێکی خۆمان بووم گوتی تا ئێستا سەچی بانقی گەنمی پارم تەسلیم کردیە ئێستا وەرم نەگرتەوە کاتی وەرزی چاندنی دانەوێڵە و گەنم و جۆیە من ئەوە داکۆچی کار دەبم لە مافی جوتیارەکان لە مادەی 140 لە هەموو قوت و موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان. سپاس دەکەم بەڕێز کاکشکور مەلا بەکر کاندیدی ژمارە 10 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر بە هیوای سەرکەوتنت بە هیوایەوەی کە بچیتە بەغدا. خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان ئەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ.